لە مێژۆ لە کەروو دانیشتومانە شاری خۆمانە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە کەرکووکمان بەجێ نێشتووە بۆ بێگانە و بۆ غەریب بەڕاستی حزب لایەنە سیاسیەکان ئێمەیان جێهێشت ئێمەیان بێخاوەن و دەربەدەر کرد لەم شارە ئێستا لە ناو خانیە دانیشتومانە بەتەمان لە عێراقە دووبارە ئەنفالمان بکەن بەڕاستی کەرکووک لەم ئەوەی کووردە لەم شارە بێکەسین بەخوای بەخوا کورد بێخاوەنی خاوەنمان نییە بەڵام کورد ئەو دوو حزبە زەبەلا ئێمەیان گەرەکە بەس بۆ دەنگدان بۆ کاتی دەنگدان بێ بەخوای بەخوا ئەندام پەرلەمانێکە ڕوا ئەندام پەرلەمانێ دێت نەر شەومان هێلن بخەوین نە بە ڕۆژ هێلن دەرگا بە دەرگا قاپی و قاپی بێزارمانیان کردووە ئێستاکەیش داواکارێکمان لێیانێ کاکە با فریای ئەم هەموو ماڵەکان بکەون بە قورئانەوە دووبارە لە دوای 16 ئۆکتۆبەر بەڕاستیم جار ئەنفالەکردین لەم شارە هەیە و نییە ئەم خانگمانێ ئەلێرە دەرچین بۆ کێ بڕین کاکە بەس پێمان بڵێن کورد بۆ کێ بڕوە لەم شارە لە دوای 16 ئۆکتۆبەرە گوڕ ڕۆژێ ئەنفالمانەکەن ئیمجا بەڕاستی بوونی کەرکووک ئەلێرە کورد نامێنێتر حزبەکان نەنە وڵا کوردی گەرمیان و کوردمانێ لە شاری کەرکووک بەناوی مۆ قسە نەکەن داوا لە حزبەکانەکەم جارێتری بەناوی مۆ قسە نەکەن مادام فریامان ناکەون هانای ئەم ماڵە ناکەون جارێکی تر بەناو کورد و کاکەی کەرکووک کەس قسە نەکە هیچ حزبێک با فەرم بزانم حاڵمان چی بەسەرات لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەنفالەکردین دەور بسو یەک ساڵ لێرەم خانەکەم لە خوارە فرۆشم هاتم ئەم کلاوەیە ئیسەگەرەکە ئەم کلاوە لەسەمان بڕمنن ملەتی فەقیرین ئەوە ملەتی فەقیرین داوا لە حکوومەتەکەین یارمەتیمان بدەن ماڵمان لەسەمان بڕخێنن ئەمە حاڵ نییە ئەمەتیایی هاتنە بەگرێدەر هاتنە دەور ماڵەکەیان لێداوە و گەر لەسەمان بڕمنی ئەڵە تەبلیغ نەکرا نا تەبلیغ کراوە مانچەوتی کاکە 6 مانگ 7 مانگتر بەرێدەن ئەوە پێش چاویش دیارە خان و ماڵەکان هەرە فەقیرین دەوڵە من نهاتی ناو خاڵسۆ ماسە دانیشتمان ئەوە حاڵمانە ئێمەش خەباتمان کردووە لە کوردستان ئەنفالمان هەیە